بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش ئاسوودە و کامەران بن. ئەمڕۆش لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانمان لە پەیام و هەروە هاوکارمان عیمران ئەمیر لەگەڵتانە بین لە بڕگە جیاوازەکانی پەیامی ڕۆژ مێدەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە و بابەتەکانیشمان ئینشاءالله بۆ هیوایی جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. دەستخۆشە. سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان، خۆشحاڵی جارێکی دیکە لە بەرنامەی کوێنەی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵەیەک پڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون لەو بابەتانی کە ئەمڕۆ پێشکەشی ئێوەی ئازیزی دەکەین لە تەوریەکەماندا باز لە هۆکارەکانی زۆربوونی ڕووداوی هاتوچۆ دەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە تایبەتی تر چەندین ڕووداوی جۆراوجۆر لە ناوچەکانی یاریمی کوردستاندا ڕوویداوە بزانین هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە و ئایا تا چەند شۆفێران پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆن و ڕێگاوانەکان لە هەرێمی کوردستاندا تا چەند کاریگەریان هەیە لەسەر زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ کە هاوکارمان ئەم تەورێمان لە هەولێرەوە پێشکەش دەکات ئیمان ئەمیر و لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە کێشە و گرفتەکانی دەرچۆدانە مەزراوانی پزیشکانی دیدان دەکەین کە ئەوەی چەند ڕۆژێکە ناڕەزایی و داواکاریان هەیە کە نزیک بە 750 بۆ 1000 دەرچووی دانەمەزراوی پزیشکی کۆلێژی ددان هەن تا ئێستا دانەمەزراون لەگەڵەوەی کە زۆرێک لە نەخۆشخانە گشتیەکان نەخۆشخانەکانی حکومی داوای ئەوە دەکەن کە پزیشکان دابمەزنێ بەڵام لە ئێستادا بە پاسایی نەبوونی بارودۆخی دارایی و خراپبوونی بارودۆخی دارایی زۆرێک لە دەرچۆدانە مەزراوەکان دانامەزرێن زانین هۆکارەکەی بۆچی دەگەرێتەوە ئایا لای پەیوەندیدارەکان تا چەند بەدەم داواکاریەکانیاندا هاتوون. وڵای زان لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک زانیاری و ڤیتیمان بۆ ئامادە کردوون ومێ دەکەین جێگی سوود و ڕەزامەندی ئێوەش بێت دەستپێکیش دەچینە لای پێشبینەکانی کەشووە هەرچەنە بە پێی بارودۆخی ناو ئەم ستۆدیۆی بێ ئەمڕۆ خوا 45 لەسەر خۆمان ماڵە هەموو ڕۆژی هەرێمی کوردستان پلەکانی گەرما لە چل بەرەو سەرەوەدا نابەزم زانی لە ستۆدیۆ ئەمڕۆ تۆڵێ 45 بێ خوا من گەرم ئەمڕۆ نازانم بزانم لە شار و شارۆچەکان وەزع چۆنە. بەڵازان لێرە و لەوێ زۆرێک لە چالاکانی مەدەنی ئاژەڵ دۆستان ژینگە دۆستان چەند شوێنێکیان دابین کردەوەی کە ئاو خۆراک بۆ باڵندە و بۆ گیانداری کێوی دابنێن لە پێدەشتەکان و لە شاخەکاندا وە ئەمە ئەم چالاکیت لە زۆر لە شوێنەکاندا بەدی دەکرێت بڵاو بێتەوە کە زۆرێک لە چالاکیەکان ئەو جۆرە خۆراک و ئەوانە بۆ ئاژەڵان دابین دەکەن. بەڵێ بێگومانم جۆرە لە چالاکیانە مێ دەکەین لە زۆربەی شار و شارۆچکەکان گرنگی پێ بدرێت. سەرەتاش دەچینە لای تەوەری یەکەممان لە هەولێرەوە کاگە عیمران ئەمیر پێشکەشمان دەکات دیارە ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان بەداخەوە زۆر زیادی کردووە بە جۆرێک وای لێ هاتووەی تر تا سەر شۆستەکەش سیارە کەوێتە شوێنە یانی ئەگەر تۆش بتەوێت بە شێوازێکی زۆر ڕێنمایەکانی هاتوچۆ شۆفێری بکەی بەڵام ئەوانی شۆفێرانی تریش لەسەر شەقامەکانن بەداخەوە پابەندی ڕێنمایەکان نین ڕۆژانە لێرە و لەوێت دەبین تەنانەت لە سنتەری شارەکان قوربانی زۆر گەورە ڕوودەدات کە جاران دەمانبیست لە دەرەوەی شار و لە هێڵە خێراکان ئەگەر ڕووداوێکی هاتوچۆ ڕوودایە و کۆمەڵێک کەس ببنایەتە قوربانی بەڵام بەداخەوە ێستا تەنانەت لە سنتەری شارەکانیش ئەم جۆرە لە
ڕوودا و قوربانی لێ دەکەوێتەوە. زۆرێک لە ڕووداوەکان کارمەندانی هاتوچۆ باز لەوە دەکەن کە زۆرێک لە شۆفێران پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ نابن و زۆرێکیان تیژەوێکی لە ڕادە بەدەریان هەیە و لەگەڵیشیدا بەشێک لە هاوڵەتیانیش باز لەوە دەکەن کە خراپی ڕێگاوبانەکان وای کردو کە زۆربەی ڕووداوەکان لە هەرێمی کوردستاندا ڕوودات. پێدەچێت ئەم دوو ڕای هەردووکیان ڕاست بێت کە هەم زۆرێک لە هاوڵەتیان پابەند نابن و بەشێکی دیکەش ڕێگاوبانەکان کاریگەریکی زۆریان هەیە لەسەر زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ. لە هەرێمی کوردستاندا لە ماوەی چەندین ساڵە ڕووداوەکانی هاتوچۆ ڕووی لە زیادبوون کردو بە تایبەتی تر ماوەی هەفتەیە کە زۆر ئەم ڕووداوانە لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا ڕوو دەدەن کە هۆکارەکەشی بەشێکی بۆ تیژڕۆیی دەگەڕێتەوە بەشێکی دیکە بۆ پابەند نەبوونی شۆفێران و خراپبوونی ڕێگاوبانەکانی هاتوچۆ. ئەمە کاریگەری هەیە لەسەر زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ. لەم تەورێماندا کە لە هەولێر هاوکارمان ئیمران ئەمیر میوانێکی دەبێت گفتوگۆ دەکەین لەو بارەیە و بزانین زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ بۆچی دەگەڕێتەوە، بۆچی لە هەرێمی کوردستاندا چەند ڕۆژە ڕووداوەکانی هاتوچۆ ڕوو لە زیادبوون کردووە. دەچمە لە ئیمران سڵای خوا لێبێت و فەرمووەم تەورێمان پێشکەش بکە. بەڵێ سڵاوی خوا لە ئێوە و لە تەواوی بینەدان و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێرەوە بە ئێوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە بۆ پێشکەشکردنی تەوەرێک کە دەتانم بڵێم بەڕاستی ئەم تەوەرێکی باشە بۆ گوێگرتن بەڵام کارەساتی ناخۆشی لێکە دەکەوێتەوە. لە ماوەی ڕابردوو بەداخەوە ڕووداوەکانی هاتوچۆ ئەوەندە زۆر بوون، گیان لە دەستدانمان ئەوەندە زۆر بووە کە بووە بە دیاردەیەک لە زۆری ڕووداوەکانی هاتوچۆ حاڵەتی مردن بەدی دەکرێت. بۆ ئەمڕۆ میوانداری ئامید ئەسعەدمان کردووە بۆی کە تاوتوێ بکەم زانەوە هۆکارەکان چییە، چونکە زۆربەی داتاکان دێتەوە لە ئێوان و ئەوان بێگومان بە دووەداچوون دەکەن بۆ هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ. هەمیت زۆر خۆشحاڵی کە لە ئەلمانی بەخێر بێن دەستان ڕووداوەکانی هاتوچۆ لەلایەن میدیا و بۆ بە دیاردەکە بەردەوام لە گەشتەکانی هەواڵ ڕووداوەکانی هاتوچۆ بەدی دەکرێت. هۆکاری ئەو ڕووداوە هاتوچۆیانە کە ئێستا کە دەبینی زۆر بووە هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە زیاتر؟ بەڵێ دەستان خۆش بێ بۆ ئەو بەرنامەتان ڕێکخست. ئێمە سوپاسان دەکەین، هیوادارین زۆربەی کەناڵەکان وەکو ئێوە گرنگی تەواو بە بواری هاتوچۆ بدە. بەڕاستی دیاردەیە، بەردەوامیش دیاردەیە، ساڵانە بە پێی ئەو ئامارانەی کە لە هاتوچۆی شارەکان بۆ ئێمە دێ بەڕاستی ژمارەیەکی یەکجار زۆر خەڵک دەبتە قوربانی گیان لەدەست دەدەن و یان بریندار دەبێن، بەشێکیان کەم ئەندام دەبێن. بەڕاستی بوارەکی وا گرنگە. تەمەنا دەکەم لە هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵک و بە تایبەتی شوفێران زیاتر گرنگی بە بواری هاتوچۆ بدەن. باش ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان بەراورد بە ساڵانی ڕابردوویەوە چۆنی دەبینن؟ ڕوو لە زیادبوونە یان ڕوو لە کەمبوونە؟ بەڵێ وەڵا لە حقیقەت خۆی لە خۆیدا زۆرە ڕووداوەکان بەراورد لەگەڵ ساڵی پار لەبەرەوەی پار گرنتینە ڕاگەیەنرا بوو، ئۆتۆمبیل کەمتر بەکاردەهات، پار ڕووداوەکان لە چاو ئەو ساڵ کەمتر بوون. بەڵام ئەگەر لەگەڵ ساڵانی پێشتر ساڵانی پێشتری زۆر بوو، ئێستاش زۆرە. مەبەستم ئەنی ساڵ بە ساڵ ڕوو لە زیادبوون دەکا یا خودم دیاردەیە ڕوو لە کەمبوون دەکا حادیسەکان؟ بەڵێ بە شێوەی گشتی. بەڵێ ئەوەی ڕاستی بێ یعنی شتەکە نسبیە، ساڵی وا هەیە زیاتر بووە و ساڵی وا هەیە کەمی کردووە. ئەوەی ڕاستی بێ ئێمە هەندێک شتێ لە کوردستان وەکو پێویست گرنگی پێ نەدراوە لە بواری هاتوچۆ، بە تایبەتی بەردەوام ئۆتۆمبیل لێتە هەرێمی کوردستان و تۆمار دەکرێت بەبێ ئەوەی ڕەچاوی جوگرافیای هەرێمی کوردستان و ژمارەی دانیشتوان بکرێت. ینی ئۆتۆمبیلێکی زۆر دەێنرێت هەرێمی کوردستان لە کاتێکا لەوەیە جوگرافیەکەی پێویستی بۆ هەموو ئۆتۆمبیلە نەبێت. بەڵێ بزەبت خۆی ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 1,870,000 ئۆتۆمبیل هەیە. بەڕاستی ئەو ژمارەیە لە بۆ هەرێمی کوردستان زۆرە، بەردەوامیش لە زیادبووندایە. ئەوەی ئێمە کە تێبینی دەکەین گرنگی بە گواستنەوەی گشتی نەدراوە وەکو دەوڵەتانی پێشکەوتوو. ئەگەر هاتوو گرنگی زیاتر بە گواستنەوەی گشتی بدرا باە وەکو میترۆ و ترام و ئەو شێوانە، ئەکیت ئەوەندە خەڵک پێویستی بە ئۆتۆمبیلی تایبەت نەدەبوو، ئەوەندە تامەزۆی ئەوە نەدەبوو کە ئۆتۆمبیلی تایبەتی خۆی هەبێت. باشە کامیت ڕووداوەکان کە ڕوودەدەن زیاتر هۆکاری چییە؟ ینی بەشێکی زۆری ڕووداوەکان هۆکارەکانیان بۆ چی دەگەڕێتەوە پێوەی کە ئێوە دەیبینە؟ بەڵێ بەڕاستی هۆکارەکان زۆرن، بەڵام سەرەکی تریتیان دوو هۆکارە.
یەکەمیان تیژڕەوی واتە خێرایی، دووەمیان بەکارهێنانی مۆبایل. بەڕاستی ئەو چەند ساڵی دوایی مۆبایل زۆر بەکاردێ، شان بەشانی سرعەت ئەویش بەشی شێری هەیە لە ئەو ڕووداوانەی کە ڕوودن لە هەرێمی کوردستان. من دەمە یەک شت ڕۆنکەمەوە بۆ شوفێران و هاوڵاتیانیش. ئەگەر هاتوو هەر شوفێرێک یەک چرکە واتە یەک سانیە خۆی مەشغوڵ کرد بە مۆبایل، باڵێ ئەگەر لەسەر چل ئۆتۆمبیلەکەی لێ بخڕێ واتە 11 مەتر ڕۆیشتیە و پێشە خۆی نەدیتە. 11 متر لێ خوڕێ بەبەوەی کە بەردەمی خۆی ببینی ئەگە یەک چرکە. ئەگەر لەسەر چل بڕوە، ئەگەر لەسەر 6 بڕوە یەک چرکە خۆی مەشغوڵ کردبی لەگەڵ مۆبایل. ئەمە دەبینین چەندین چرکە خۆیان مەشغوڵ دەکەن کە ڕیسالە دەنووسن و کە خۆیان بە نامەکانی مۆبایل خەریک دەکەن. ئەگەر لەسەر 6 بڕوە یەک چرکە خۆی مەشغوڵ کردبی 17 مەتر ڕۆیشتیە و پێشە خۆی نێتیەوە ستانداری دووەلیە بەو شێوازەی ئۆتۆمبیلەکان دروست دەکەن. ئەگەر لەسەر 100 بڕوە 28 مەتر ڕۆیشتیە و پێشە خۆی نەدیتە یەک چرکە گەر مەشغوڵ بێ. ئەگەر دوو چرکە مەشغوڵ بوو بێ لەسەر 100 بڕوە ینی 56 مەتر ڕۆیشتیە و ئەو 56 مەترە خاستن لە ڕێی خارجی بەدەیان شت ڕوو دەدەن. ینی حامید دەتوانین بڵێن هەر ئەوە هۆکارە ئێستا دەبینین جیاواز لە ساڵانی ڕابردوو جگەلەوەی کە لە شقام خارجیەکان بوون ڕێگا تیژڕەوەکان شقامەکانی دەرەوەی شار داوەکانی هاتچۆ ڕوودا ئێستا لە نێو شاریش لە ینی ئەگە هەولێر بە نمونەی وەرگین لە 40 مەتری لە 60 مەتری ڕووداوی زۆر دڵتەزێن دەبینیت. مۆبایل هۆکارە بەڕای تۆ؟ بەڵێ بەشی زۆری مۆبایلە و سرعەتە. ئەگەر هاتوو سرعەتی لەگەڵ نەبێ حادیسەکەەوە بە کۆڵ نابێ، ینی زەرەکە گیانی نابێ بەو دەرەجە. بەڵام ئەگە سرعەتشی لەگەر بوو زۆربەی زۆری گیان لە دەستدان ڕوودەدا و یاخود زامداریەکی زۆر دەبێت. باشە، گیان لە دەستدان ئێستا بووە بە حاڵەتێکی زۆر دیار لە ناو ڕووداوە هاتوچۆکان بەردەوام گیان لە دەستدان هەیە. ئەمە هۆکاری وەچی دەگەڕێت جگە لە خێرایی ئایا ئۆتۆمبیلەکانیش هۆکارم بۆ گیان لە دەستدانی شۆفێرە؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێ ئۆتۆمبیلەکان تاڕادەیەک کوالیتیان باشە وەلەو تیایدا هەیە کە کوالیتی باش نەبی، بەڵام بەمە ئام باز دەکەین. بەڵام هۆکارێکی تر هەیە کە سەرەکیە ئەویش پێدانی مۆڵەتی شوفێریە لە هەرێمی کوردستان. بەداخەوە تاکو ئێستا لە هەر شارە و بە زۆرێک مۆڵەتی شوفێری دەبەخشێت وەکو پێویست نییە ئەو ستەمەی کە ئێمە لەسەری دەڕۆین تاکو ئێستا هەر شارە و زۆرێک بووە. سوپاس بۆ خی گەورە بە هەوڵ کۆشی هەموو لایەک هاتوچۆی شارەکان هاتوچۆی گشتی وەزارەتی ناوخۆ بە هەموو لایەک لەگەڵ ناوەندی تۆتال بەڕاستی پرۆگرامێکی زۆر پێشکەوت و پرۆژەیەکی زۆر جوانی پێشکەش کرد. ئێمەش بەرزمان کردەوە بۆ وەزارەتی ناوخۆ بە هاوکاری لەگەڵ هاتوچۆی شارەکان پرۆژەکە پسند کراوە. ئەو پرۆژەی ئینشاڵڵا لە ئایندەی نزیک کاتووە لە چیە چۆنە بێ ستەمەکی نوێی مۆڵەت ئەلکترۆنی ئێستاش نییەوەی کە ئێستا هەیە لە شاری هەولێر بۆ نمونە سیستەمی ئەلکترۆنی وەرگرتنی. بەڵێ سیستەمی ئەلکترۆنی بەشێک دەبی، بەڵام ناوەڕۆکی پرۆژەکە پوختەی پرۆژەکە لە سیستەمێکی جیهانی پێشکەوتوو تێکەڵاو لەگەڵ ئەقلیمی و گونجاو لەگەڵ جوگرافیای هەرێمی کوردستانە. ئەگەر پرۆژەکە چۆنە ینی دەکرێت بڵێ سیستەمەکە چۆنە بۆ وەرگرتنی ئیجازەی شۆفێری؟ لەو سیستەمە فێرخواست پێویستە چەندوانەیەک بخوێنێ، هەم عملی هەم نەزەری تاقی دەکرێتەوە. ئینجا فۆرمی پێدەدرێت، واتە لە کاتێک زانیارێکی تەواوی لە بواری هاتوچۆ هەیە ئینجا فۆرمی هاتوچۆی پێدەدرێت تاکو تاقیکردنەوەکان بکات. ئەنی ئەو سیستەمەوەکو خۆی دەمێنێت، بەڵام کۆمەڵێک وانەی بۆ زیاد دەکرێت بۆی کە بە تەواوەتی شارەزای لە بزەبێت هەم لە بواری خوێندن هەم لە بواری عملی. باش ئەم سیستەمە قەرارەکەی بچێتە بواری جێبەجێکردن وزارەتی ناوخۆ موافقەی کردیە لەسەر سیستەمەکە؟ بەڵێ موافقەی کردووە، ئینشاڵڵا لە ئایندەی نزیک هەوڵ دەدەین کە بستە بواری جێبەجێکردن. حەزەکەم بگەڕێمەوە سەر هۆکارەکانی ڕووداوەکانی هاتوچۆ بەڕاستی لای ئێمە دڵتەزێنە. ینی ئەمەژگاری تۆ چییە بۆ شۆفێران و لە چی دوور بوون بۆی کە دوور بن لە گیان لە دەستدان؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێ من کە ملاحەزە دەکەم لایەن شوفێرانمانەوە بە هیچ شێوەیەک تەرکیز لەسەر هێماکانی هاتوچۆ ناکەن. ئەو هێمانەی کە لە شەقامەکان دانراوە بۆ خزمەتی وانە ئەوە ئەو ڕێگایان بۆ دەخوێنتەوە.
لەگەڵ ئەوەش تێبینی دەکرێت بە هیچ شێوەیەک یعنی گرنگجی ئەو تۆ بە و هێمایانە نەدراوە لایەن شوفێرانەوە. بۆ نمونە ئەگەر هاتو ئێمە لە پێشمان تاسەیە کە 200 مەتری مابی تاکو دەگەوێت تاسەکە لە زۆربەی شوێنەکان 4 هێما هەیە ینی تاکو دەگەوێت ئەو تاسەیە مالێنم کەس گرنگجی پێ نەداوە یەکسەر لۆی دەبتە سەدمەکە ئەو تاسەیە دێتە پێش لە تاسەکان بە تایبەتی ئەو تاسە بەرینەکانی کە ئێستا لە هەندێک شوێن هەیە لە هەرێمی کوردستان. شارەزانە بوون لە هێماکان سیر نەکردنی هەماکان گرنگی پێنەدانی دەبێتەوە زیێدانی خۆت و ئۆتۆمبیلەکەت و سەرنشینەکانیش حتمما نەبوونی هۆشیاری هاتووە لایەن شوفێرانەوە هۆکاری سەرەکیە کە ئەو باشە کامیت باسی سێ هۆکارمان کرد مۆبایل و تیژڕەوی و شارەزانە بوون لە هێماکان هیچ هۆکارێکی تر هەیە بۆ ڕووداوەکانی هاتوچۆ؟ بەڵێ چەندین هۆکاری تر هەیە لەوانە ڕێگاوبانەکانی دەرەوەی شارەکان بە تایبەتی ئەو ڕێگانەی کە تاکسایتە ئەویش هۆکارێکی گرنگە بۆ ڕوودانی ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن بەڵام ئەگەر هاتو شوفێر خۆی پاراست یاساکانی هاتوچۆی جێبەجێ کرد ڕێنمایەکانی هاتوچۆی شارەزایی هەبوو تێدا حتمما دەپارێزرێ لە ڕووداوەکان بەڵام ئەگەر هاتو ڕێگاوبانەکان جۆت سایت بوو باشتر بوو لە ئێستا حتمما ڕووداوەکان بە شێوەیەکی تۆماتیکی کەم دەبێت. زۆر هاوڵاتیان هاوڵاتیان کلەی دەکەن دەڵێن بڕێوەتی هاتوچۆ هەرچی ڕوودا و دەبێت دەڵێ خەتای شۆفێرە پێم خۆشە هەنێک جاریانی باسی شەقامەکانیش بین کە شەقامەکان لەوانەیە هۆکارێک بنن لە دەوروبەری هەولێر لەوانەیە چەندین شەقامان هەبێت لە شارەکان ئەوانی شۆکارێکم بۆ ڕووداوەکان زۆر ڕاستە بەڵام ئێمە وەکو هاتوچۆ بۆ ئەوی تەشجیعی شوفێران نەکەین کە حەق بەوانە لە کاتی ڕوودانی ڕووداوەکان بۆیە پێمان باشە زیاتر ئەوان وەکو خۆپارێزیەک کە زیاتر پابند بن بە هێماکان بە ڕێنماییەکان بە یاساکانی هاتووە زانیاریان هەبێ لەسەر بۆیە ئێمە مەسائلی ڕێگاوبان زۆر بەدەر نایەخین ئەوەیە هۆکارەکە دەمانەوێت زیاتر پارێزراو بن خودی شوفێرەکان. باشە دیاردەیەکی تر هێستا لە نێو ئۆتۆمبیلەکان کە ئێمە بەدی دەکەین لەوانەیەوە شارەزاییتان زیاتر لێ هەبێ ئەویش سووتانی ئۆتۆمبیلەکان لەماوەی ڕابردوو لە 100 مەتری بینیمان ئۆتۆمبیلێک سووتە لە 120 مەتری لە 60 مەتری بە هەمان شێوە هۆکاری سووتانی ئۆتۆمبیلەکان ئەوەی کە بگومان ئێوە خوێندوتان لەسەر هۆکارەکان زیاتر بۆچی دەگەڕێت؟ بەڵێ ئەوەی ئێمە زانیاریمان هەبێ بپێ ئەو ئامارانی کە لە شارەکان بۆ ئێمە دێ زیاتر وەرزەکە زۆر دەوری هەیە کە هاوینە و گەرمایە جگە لەوەش کوالیتی بنزینەکانی هەندێک بنزیخانەکان هەست دەکەین کە خەلەلی تایە هاندەرە بۆ سووتان حتمما هاندەرە بەڵێ هۆکاری سەرەکیە ئەو خراپی بنزینە. مژگاری تۆ چییە بۆ شۆفێران بۆی دوور بن لە حاڵەتی سووتانی ئۆتۆمبیلەکانی کەویش بەڕاستی کارەساتێکی گەورەیە؟ بەڵێ بەڕاستیەوەی تێبینی دەکەین ئەو ئۆتۆمبیلانێک کە زیاتر دەستێن بە شەکی زۆریان تەکسیەکانن لەبەرەوەی زیاتر بەکاردێن ئێمە داوانێ دەکەینەوانەی کە هەم خاوەن تەکسیەکان و هەم خاوەن ئۆتۆمبیلی تایبەت ئەو ئۆتۆمبیلەکەی زۆر بەکاردێنی بە تایبەتی لەو کاتانەی کە ڕۆژ بە پلێچ زۆرە گەرمایە حتمما دەبی چاودێری هەندێک شت بکەن پشکنین بۆ ئۆتۆمبیلەکەیان بکەن ڕەچاوی هەندێک شت بکەن کە من حەزەکەم بە بڕوونی بە شۆفێران بڵێن بە زۆرێک لەوانەیە شۆفێر منەوانە ئێستا بینەرمان بن چاودێری چی بکەن بۆی کە دوور بنیان ئێستا کوالەتی بنزینێک لە هۆکارەکان چاودێری چی ترکەن فیتمەکەیانیان شتێک کە پێویستە ئاگیان لێبێ بۆی کە دوور بن لە بەڵێ سووتان حتمما هەموو ئەچیەکانی کارەبایی ناو ئۆتۆمبیلەکەیان یعنی پشکنینی بۆ بکەن ڕادێتە پشکنینی بۆ بکەن یاخود ئەوانەی کە پەیوەنددارن بەو بوارەی ئاگرەوە بە تایبەتی بنزینەکەیان لە هەموو شوێنێک بنزینتیانەکەن یان لەو شوێنانەی کە بەخۆیان زانیاریان هەیە لەسەر بنزیخانەکان یاخود هەندێک هۆکاری تر هەیە لەناو مەچنێ ئۆتۆمبیلەکانیان کە هەندێک جار دەبینین خەلەلیشی تایە بەڵام ئیهمالی شوفێرەکانی تایە چارەسەری نەکردووە. بەڵێ لە یەکێک لە هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ باست لەوە کرد ئۆتۆمبیلمان زۆرە لە هەرێمی کوردستان هیچ پلانێک هەیە بۆی کەم بابەتە ڕێکخرێیان بە شێوازێک ئۆتۆمبیلە مۆدت کۆنەکان لە ناوچویان هیچ پلانێک هەیە لە بەڕێوەبەراتی هاتوچۆ لەسەرم بابەت هەیە؟ بەڵێ ئەوەی ڕاستی بی پێش شەڕی داعش ئێمە زۆر پلانمان بەرز کردەوە بۆ وەزارەتی ناوخۆ ئەوانش بە تەنسیق لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن لەگەڵ وەزارەتی بازرگانی لەبەرەوەی پێویستی بە هەموو وەزارەتەکان هەیەوە لە بەرنامەدا بوو لە هەندێک لە شارەکان هەندێک وەکو وڵاتانی پێشکەوت و میترۆ و ترام و ئەو شێوازانە بەکاربێت لە هەرێمی کوردستان بێنن بەڵام ئەو شەڕە بەسەرداهات بەرنامەکان دواخران ئێستاش تێبینی دەکەین دەنگ و باسی لێوە دەکرێت کە
لە نوێەوە ئەو شتانە بهێنرێنە کوردستان. ئەو بابەتانە بێنرێتە کوردستان دەبێتە هۆی کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. ئەکید بە ڕێژەیەکی یەکجار زۆریش لە هەرێمی کوردستان ئێستا پێویستمان بەو جۆرە گواستنەوەوانە هەیە. ئەکید تەسەور دەکەم مەگەر هاتووەوانەی کە وەکو دەوڵەتانی پێشکەوتو لە هەرێمی کوردستان هەبوو ئەو ژمارەکە ئێستا دەبینین دەبتەنیوە ئەکیدم و زیاتریش کەم دەبێتەوە. باش حەزەکەم لە کۆتایی نزیگە بینەوە بابەتە بچینە سەر ئامۆژگاری کرد. ئامۆژگاریکردن لەلایەنەوە بۆ ئێمەی شۆفێر بەڕاستی گرنگە من خۆم اینجا بینەدانم. ئامۆژگاریەکان چیە بۆی کە دووربین لە ڕووداوە دڵتەزێنەکانی هاتوچۆ. بەر لەوەی بچنە ئامۆژگارێکە من حەزەکەم پرسیارێکم کە لەوانەیە زۆرێک لە ئێمە گرنگی پێ نەدەین. سەرنشین بە تایبەت سەکن تا چەند گرینگە کە هاوکاری شوفێر بێ و ئێوە ینی هیچ یاسایەکتان هەیە کە ئەوانیش مولزم کەم بۆی کە ئاگداری شۆفێرەکە بێ بە تایبەت لە درەنگانی شەو لە کاتی تیژڕەویدا. بەڵێ ئەوە ڕاستی بێ بە پێی ڕێنمایەکانی ئێمە بە پێی یاسانیتمان لەبەرەوە یاسای هەرێمی کوردستان ئێستا یاسای بریمەر جێبەجێ دەکەین بەداخەوە تاکو ئێستا ئەو یاسایەکی موقت کورت ناتەواو لە بۆ کاتێکی ئیستراری کاتی خۆی بریمەر داینایە هەرویستی بەس ناوی ڕژێمی سەدام لە ناو یاساکان نەمێنێ بۆ کاتێکی کورد بوو بەڵام تاکو ئێستا لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت ئەوانی تر هەموو بە ڕێنمایی ئەو شتێک کە پێویست بی ڕێنمایی بۆ دەرچووە. بەڵام بەگشتی سەرنشین و سەکن گرینگە بۆ ساق بۆی کە لە شەوان خەوی لێ نەکەوێیان هاوکاری بکە مەشغوڵی نەکە ئەو کەسانی سەرنشینەکانی ناو ئۆتۆمبیل زۆر جار ئەوانش نابنە هۆی ڕووداوی هۆکاری ڕووداوی هاتوچۆ. حتمما سەرنشین هۆکارێکی سەرچیە بۆ مەشغولکردنی شوفێران ئاگادارکردنەوەی شوفێران یاخود بە پێ ڕێنمایەکان پێویستە سەرنشینیش خۆی بەستێتەوە بە تایبەتی ئەوەی تەنیشت سایق لە هەرێمی کوردستان هەیتمان ئەو ڕێنمایەمان هەیە پێویستە بەڵام وەکو پێویست جێبەجێ نەکراوە. ئیشاڵڵا ئەو باسەکە یەکەم تاوەنەکە سەبارەت بە یاساکە ئێستا لە هەرێمی کوردستان خەریکین یاسایەکی پوخت گونجاو لەگەڵ هەرێمی کوردستان دابڕێژین لەبەرەوەی ئێستا کە لە عێراق یاسای بریمەر نەماوە یاسایەکی تایبەت بە خۆیان هەیە. ئێمەش ئیشاڵڵا بە هەوڵ کۆشی هەموو لایەک ئێستا خەریکە کۆنفرانسێک دەبەستێت لە وەزارەتی ناوخۆ لە کاتی بەستانی ئەو کۆنفرانسە زۆر سوود لەو خەڵکانە دەبیندێ لەوانەی کە میوانداری دەکرێن لە هەموو شوێنێک میوانداری دەکرێن لە هەموو سنفەک ئەوانەی کە پەیوەنددارن بە هاتوچۆ. ئیشاڵڵا لەو کاتی ئەو ڕێنمایانە و ئەو یاسایانە هەمووی زیاد دەکرێت بە شێوەیەکی ستانداری جیهانی دەبی هاوشێوەی دەوڵەتانی پێشکەوتو لەو کاتە هەموو شتەکان زیاتر دیاری دەکرێت و دەستە بواری جێبەجێ. ئێستا کە جگە لە یاسای بریمەر ئیش بۆ یاسایەنوێی عێراق دەکرێت لە هەرێمی کوردستان بەرکارە؟ نەخێر لە هەرێمی کوردستان نابێت لەبەرەوەی دەبێت موافقەی پەرلەمان و وەزارەتی ناوخۆ ئەوانەی لەگەڵ بێ بەڵام ئیشاڵڵا لە ئایندەدا یاسای تایبەتی خۆی دەبێت و پێویستانیش بەو یاسایە بەپێی ئەوەی کەەوە لە زیاتر لە ناو کاروبار بەڵێ زۆر کەم و کورتی هەیە لە ناو یاسایەکانی پێشتر بەڵێ پێویستمان لە زۆر بواری هاتوچۆ پێویستمان بە یاسایەکی نوێ و تێر و تەسەل و گشتگیر هەیە. نەبوونی یاسایەک بۆتە هۆکارەوەی کە زۆر جار بڕیارەکانیش گۆڕانکاری بەسەردادێ ینی زوو بڕیارەکان دەگۆڕێگە بێ بە یاسا و کات بڕیارەکان زۆریان جێگیر دەبنێ لە هەرێمی حتمما زۆربەی جارەکان بە ڕێنمایی شتەکان جێبەجێ دەکەین لەبەرەوەی هیچ یاسایەکی ئۆتۆمانیە تێر و تەسەل بێ شتەکان وەک خۆی شیکرابێتەوە بتوانین جێبەجێ بکەین. ئەمە شۆکارە زۆر جار دەبینی ئەبیدی قساکە وتە بێشەی لایەکی تر قساکە ینی هۆکارەکەی وێ یاسایەکی جێگیر نییە ڕێنمایەکان کە ئەوانە دروستەکە و ڕێی جیاوازانە ئەکید دەوری دەبێ ئەو شتانش ئەگەر یاسایەکی پوختە بوو هەموو بەشەکانی تیا شیکرا بۆ جێبەجێکرا بوو تیا حتمما ئیشەکان زیاتر بە ڕاستتر و باشتر دەڕات. باشە من حەزەکەم و بسمەوە سەر ئامۆژگاریەکانی زەن بۆ شۆفێران ینی ئامۆژگاریەوە چییە بۆی کە بەڕاستیەوە جیاواز لەوانەیە لە شۆفێران لەوانەیە هەمومان بەسەر حاڵەتەکانی ڕووداوی هاتوچۆ داچوو بێن بەڵام ئێوە لێکۆڵینەوە لە هۆکاری ڕووداوەکە دەکەن ئامۆژگاری چیە بۆی کە دوور بن لە حاڵەتی خۆکوژی ینی زۆرەکە لە خۆکوژی ئێستا دەبینی تیژڕەوی. بەڕاستی هۆکاری سەرەکی من ئەوەیە کە ڕێنمایی سەرەکی ئێمە ئەوەیە کە ئەو گەنجانەی کە لە هەرێمی کوردستان هەندێکیان دەبینین سیارەی سیباقیان لایە بەڕاستی بە شێوەیەکی جنونی سیارەکانیان لێ دەخڕۆن بە تایبەتی لەو شەقامانەی کە نوێ دروستکراینەوە
ئێمە تەمەنامان دەکرد ئەو شەقامانە لە هەرێمی کوردستان زیاد بی نەک ڕووداوی لێ ڕووبدا تەمەنامان دەکرد لەو ڕێیانە لەو شەقامە نوێیانە خەڵک پێ بگەشێت لە ڕووداوی هاتچۆ نەک زیاتر بێ بەڕاستی تێبین دەکەین هەم لە گەڕەکان هەم لەو ڕێگایە شەقامە نوێیانە هەندێک لە گەنجەکانمان ئەو ئۆتۆمبیلانە بە تیژڕەوێکی شێتانە لێ دەخڕن بەداخۆیانی ئەمە زۆر جار ئیزراعاتیشمان کردووە ئەوە هۆکار بووە لەوەی بەڕاستی بە چەندین ڕووداوی دڵتەزێن ڕوویانداوە باشە پرسیارێ ئەوەی کە ئێوە بەرچاوتان کرد بێ لە ڕووداوەکانی هاتووش تیژڕەوی تا چ حەدێک بووە ئەنی ئەوەی کە ئێوە بینیوتانە لە هەرێمی کوردستان بە تایبەت لەو دەور و بەرانە تیژڕەوی تا چەندتان بینیوە 120 200 چەند وەڵا تا ژمارەی یەکجار زۆر دیتراوە بە پێی ئامارەکانیش زیاتر لە 165 ڕووداوەکان هۆکارەکەی تیژڕەوی بووە بەداخەوە ینی بەڕاستی زیاتر لە 165 هەرچەندە دەگۆڕێ نسبەکە ساڵانە و لە شوێنیش بۆ شوێنی تر بەڵام بەعام زیاتر لە 165 ئەم جۆرە سارە سپۆرتانی کە باسەکرد زۆرجار لە لای گەنجانە بەداخۆ لای پیرانی هەر لای گەنجانە ئەمانە هۆکار بوونە بۆ ڕووداوەکانی هاتووشۆ زۆر بەشێکیان بەشێکیان ئەوە لەبەرەوەی هەرێمی کوردستان گەورەیە ژمارە ئۆتۆمبیلەکانیش یەکجار زۆرە بەڵێ هۆکار بووە باش ئامۆژگاری ترە ڕێنمایی ترتان چیە بۆ شۆفێرە جگەلەوەی کە تیژڕەوی ینی بەکارنەهێنانی موبایل بەستانەوەش هێماکان ینی ئەمانش بەڵێ بەڕاستی شتێکی زۆر گرنگت بەبیرهێنینەوە سەبارەت بە قاشی سەلامەتی بەڕاستی یەکجار گرنگە بە پێی ئامارە جیهانیەکان ئەو خەڵکانەی بە حادسەی سیارەی مردینە ئەگەر قایش سەلامەتیشان نەبەستایتەوە ئەگەر هاتوو قایش سەلامەتیان بەستا باوە 150یان نەدەمردن ڕاستە هەمووی مردن و ژین بەدەستخوای گەورەیە بەڵام هۆکاری هەیە بە پێی ئامارەکان ئەگەر هاتوو ئەوان ئەو خەڵکانەی کە بە حەدسەی سیارەی مردینە خۆشیان نەبەستایەوە ئەگەر هات خۆیان بەستا باوە 150یان نەدەمردن یان بریندار دەبوون یاخود هەر هیچ برینداریش بەڵێ بۆیە زۆر گرنگە داوایان لێ دەکەم بە هەموو شێوەی خۆیان وارێ لێ ڕابینن کە سواری سیارەکەی بوون یەکسەر قایش سەلامەتی بەکاربێنن دەست خۆش بێ ئەمیدی هاتوچۆ ئەسعەد مەلەکەریم زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان بە شێک بوو لە ڕێنماییەکان و هاوکات کۆمەڵی ئامۆژگاری و وە کۆمەڵی بڕیارکە لە ماوەی داهاتوو ئینشاءڵڵا لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەرێمی کوردستان دەچێتە بواری جێبەجێکردن تەوەری ئەمڕۆم پێشکەشکردن لە شاری هەولێر دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان ئیمران سپاس بۆ میوانەکەشت سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانتان. وڵازان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود
ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکڕن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە، تامی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ ئازان دووبارە سڵاوتان لێبێت. ڤیدیۆکمانەیە هاوکارانمان بۆ ئامادەکردوین لە کەلار کە پێشانگایەکە. پێشانگاکەش تایبەتە بە کاری دەستی. زانین لەوەیە لەو پێشانگایە ئەو کەرەستانی ئەو بابەتانی ئەو جۆرە لە پیشەسازیانەی کراون بە کاری دەستی کامانان بینەریە و ڤیدیۆ دەبین. ئێمە ئەمڕۆک و کچانی دەزڕەنگینی کەلار هەستاین بەکردنەوەی پێشانگایەکی بچووک لە ناو دیوان مۆڵ هەر لە کەلار. ئەمانجمان لەم پێشانگایە زیاتر ناسانی بەهرەی خانمانە بە خەڵکی کە توانای خانمان چۆنە لە ڕووی دروستکردنیش تۆ لە ڕووی ناردنە بازاڕی ئیشە دەستیانەی کە هەیەە و بەدەر لەوەش جیاواز لە پێشانگاکانی تر ئینشاءالله ئەگەر خودای یارمەتیمان بدا بەشێک لەم داهاتە ئەگەر هەرچەند بچووکیش بێ بەپێی توانای خۆم و ئەو خانمانی هاوکارمانن ئینشاءالله بیگەین دەست نەخۆشخانەی هیوا بۆ ئەو نەخۆشانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون یان نەخۆشی ئۆتیزم. ئێمە وەکو کۆمەڵە خاتونێکە ئەمڕۆ ئەم پێشەنگە ئێمان کردوێتەوە بۆ بازاڕیکردنێک بۆ ئیشەکانمان هەم دابینکردنی بەشێک لە داهاتی ئەم پێشەنگا بۆ نەخۆشخانەی هیوا. ئێمە وەکو خانمان سوپاس بۆ خوالم چەند ساڵی دوایە کە توانیمانە زیاتر کارەکانمان دەربخەین. پێشتر ئەم جۆرە کارانە زۆر کەم بوو، بەڵام ئێستا سوپاس بۆ خوا وەکو بڵێ کۆمەڵگاکەمان کرانەوەیکی بەخۆیەوە بینیەوە، زیاتر ئەم چالاکیانە زیاتر گرنگی پێدراوە. ئەم جۆرە پێشەنگانە گرنگێکی زۆری هەیە بۆ خانمان ئەو خانمانێک کە ئیشی دەستەکەن، هەم خەڵکانێکی زۆر لەم جۆرە شوێنانەیە کاڵەکانیان نەبینن، هەم ئەیکڕن هەم ئەناسرێن لە ناو کۆمەڵگایە، زیاتر ئیشەکانیان ئەتوانن پێش بخەن. تۆ کە ئیشێکت کرد ئەگەر توانیت ئەو ئیشە بە بازاڕی بکەیت ئەتوانی ئیشی جوانتر و جوانتریش بکەیت. وڵازان و خۆشەویستان لە چەوەری دوین بەرنامەکەماندا باز لە کێشە و گرفت و ناڕەزایی دەرچووە دانەمەزراوانی کۆلێژی پزیشکی ددان دەکەین زانین کێشە و گرفتەکانیان خۆی لە چی دەبینێتەوە و بۆچی تا ئێستا دانەمەزراون و ئایا لایەنە پەیوەندیدارەکان حکوومەت تا چەند بەدەم داواکاریەکانیەوەنەوە هاتوون. نوێنەری یەکێک لە دەرچووە دانەمەزراوەکان لێرە لە بەرنامەکەمان لە ستۆدیۆیەکە گفتوگۆ دەکەین لەبارەی کێشە و ناڕەزایەتەکانی دەرچوانی کۆلێژی پزیشکی ددان. بەڕێز کاک ڕێبوار ئاوات، کاک ڕێنوار زۆر بەخێر بێ. بژی زۆر سپاس بۆم دەرخواست.
زۆر سپاس. کاگرانوار لە ئێستادا کێشە و گرفتەکان خۆی لە چی دەبینێتەوە کە پێم وایە ڕۆژی ڕابردوو لە بەردەم پەرلەماندا گرتبوونەوەیەکتان ئەنجامدا داواکاریەکانتان چی بوون؟ ئەو گربوونەوەی کە کردومان ڕاستەکەی دۆکو یەکەم گربوونەوە نییە، ئەمە نزیکەی ئێمە 5 ساڵ زیاترێکە ئەمەمان کردو و کۆمەڵێک شوێنی جیاوازی شەهۆڵمانەوە ئێمە دامەزراندنمان بۆ کرێ بۆ ئەوەی کە ئەو نزیکەی 5 بۆ 6 وەجبەیە ئێمە لە کۆلێژی پزیشکی ددان دانەمەزراون و ئەو دانەمەزرانش کە کاریگەریەکی زۆر ڕاستەوخۆی هەیە لەسەر هەم هاوڵاتیان هەم لەسەر ئەو خوێندکارانەی کە دووبارە ئەچنەوە کۆلێژ و ئەیانەوێ چنەوە بەشی پزیشکی ددان و ئەم مشکلەیەش کاڵەکە ئەبێت ساین ساڵ بە ساڵ ئەگەر بڵین ئێمە ساڵانە بەس لە زانکۆیەکە 100 تەلە بە تەخەڕوج کە ئەم ساڵ بە ساڵ تۆ ئەگە دای نەمەزرێنیت ئەمە بەلۆدێک لەسەر حکوومەت و کێشەی گەورەش لەسەر هاوڵاتیان. باشە دکتۆر ڕێنواریانی پێم وایە بێ بابەتەکە بە گشتیە زۆربەی کەرتەکانی تر دەرچووکانیاندا نامەزرێن، ینی حکوومەت هیچ پلانێکی نییە. بەڵام بە دیاریکراوی کەرتە پزیشکەکان پێم وایە وەکو تەکمیلەیەک بۆ پزیشکێکی ددان کە پێویستە لە ئیشەکەی دوور نەکەوێتەوە، ڕەنگە ضرور بێت بەردەوام یان یەکسە بچێتە سەر ئەرکێک یاخود لە زانکۆ بەردەوام بێتەوە. ئەمە گرفتی زانستیشان بۆ دروستەکە لە پاڵگوفتەمادی. ئەمە گرفتی زانستیەکەی چیە؟ ئێمە کاتێک پزیشکی ددان 5 ساڵ تەواوەکەین لە زانکۆ پێویستەکە 3 ساڵ لە دوای زانکۆ ئیقامە و تەدەروجمان بۆ بکرێت کەمیش لە خەسەخانە فێرکاریەکان نەکرێت تۆ با بڵێ سووڕی خوێندنەکەت لێەوە تەواوەکەی. بەڵام کە دانەمەزرابن ناتوان ئەو بێگومان و کە دانەمەزرابی تۆ ئەو هەلت بۆ ناڕەخسێ لە بەرامبەرە هەنێک با بڵێ هەلی بەدیل دۆزراوەتەوە ئەویژەوێت تۆ بێ خۆبەخشی بکەی بۆ ئەوەی کە بتوانی ئێمە بە پێشەوەی کە باسی ئەوکەین شتێکی پێویتە تۆ سەرتیفیکەیتە گۆرەی لە سندیکا با بڵێ ڕێپێدانێکە بۆی کە بتوانی ئایادەدا بنی کە تۆ ئەو ڕێپێدانە وەرنەگرت ئایادە ناتوانێت بە هیچ شێوەیەک دابنی ئەو ڕێپێدانش چۆنە تۆ بێ 3 ساڵ ئیقامەتە دەروچەکەوێ بەڵام لە بەدیل ئەوە ئەڵێن تۆ بێ خۆبەخشی بکەیت نانیکەم بۆ نمونە ساڵێکت هەبێ بۆی کە خۆبەخشی بکەیت و ئینجا بتوانی ئیجازت بگیرێتە لە سندیکا بۆی کە تۆ بتوانی ئایادە دابنی چکە لە ئەخیرا ئێمە گەر بیری لێ بکەینەوە بەشێکی ئەچێتەوە ناو خەسەخانەکان و بەشێکی شێوی چێتەوە ناو ئایاداتەکان بەڵام لێرە ڕێک لە هەموو شتێکی ژیراوە و خۆبەخشیەکەش وەکو هەلێک نییە لە ئێستا بە حکمی ئەوەی کە تۆ شتێکی پلاندانراو نییە بۆی کە تۆ بتوانی بڵێ مەساڵی خۆبەخشیەکە مساڵێک دەڕوجوونە شتێکی پلاندانراو نیە ئەگە تۆ ئەم ساڵ هەر خۆبەخشی ساڵێک کە هەر خۆبەخشی ساڵێکتر هەر خۆبەخشی نازانی شتێکی ڕێک نییە ئەمە تەکمیلەیەک نییە بۆ ئیشەکەی ئێمە. کاگرێنەوە زۆر جەرباز لەوە دەکەن کە لە چەند شوێنێک لە چەند نەخۆشخانەیەک بە تەسکی حیزبی کەسانێک هەن دامەزراون ئەم بەدیکراوە لە کۆلێژی پزیشکی لە کۆلێژمەش بەدەر نییە لەوە و پەیوەندی بە باوڵێن بە کۆلێژەوە نێ پەیوەندی بە کەسەکەی هەیە پەیوەندی بە ئەو بەو واستەیەوە هەیە کە تۆ کەسێک توانێت هەیە واستەیە بکات و لە کەسێکەوە نزیکە و دامەزرێنێت تر دامەزرانەکە لە ڕێی هەر ڕێکارێکەوە بێ ینی نەک لە کۆلێجەکە ئێمە لە هەموو کۆلێجەکانی تریشا ئێمە کاڵن دامەزران بە فەرمی واستێنراوە بەڵام لە ژێوە دامەزرانە هەر کراوە یعنی بە ژمارەی زۆریش بە هەزارەها باست لە خۆبەخشەکان کرد کار دەکەن ئەمە تا چەند کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە حکوومەت خەمسار بلەوەی کە دەرچۆ دانەمەزراوەکان دابمەزرێن بڵێت خۆ بە خۆبەخش زۆرە لە نەخۆشخانەکان بەڕێوە دەچێت بۆچی ئەم کولفۆ و پارەیە سەرف بکەن ئەمە کاریگەری هەبوو بێگومان کاریگەری زۆر هەبوو بە حکمیەوەی کە تۆ جێگەیەک بەتاڵە بێ کە تۆ بەتاڵە بێت باوڵی دیماندی داواکاری خەڵکی زۆرە بێ لەسەرەوە ینی ئەمە باوڵێ لە خەسەخانەکانمان زۆر کەمە و نەخۆشێکی زۆری ژێ پێویستی بە چارەسەری دان هەیە و زۆربەی نەخۆشەکانیش توانای کردی ئەهلیان نییە بچنە کارتی ئەهلی پێویستەکە حکومەت بۆی دابینکە کە کاتێک گێتە ناو خەسەخانەکەەوە سەرێکی بۆ ئەنووسرێت ئەم سەرەیە جاروواگاتە ساڵێک جاروواگاتە 6 مانگ یعنی کەسەگێ ئازاری دانی هەیە تۆڵەی 6 مانگی کەوەرەوە لە کاتێکە ئەو ڕۆژێک تەحمل ناکە ناچارەوە بچێتە لای دانسازێکەوە دانەکەی بۆ بکێشە کە ئەویش مشکلەیەکی تری ئێمەیە کە با بڵێ دکتۆری دان لەگەڵ دانسازەکانە ئەوی ژۆی دانسازەکانیان بە نرخێکی زۆر کەمتر ئیشی دکتۆری دانەکە کات و بەڵام بە کۆمەڵێک مەشاکیلی ترەوە ئەمە ئەو کێشەیە کە با بڵێ دیماندێکی زۆری لەسرە بەڵام لە بەرامبەرە
یەن بە خۆبەخش پڕیەکەنەوە کاتێکە بە خۆبەخشیش پڕێکرێتەوە حکوومەتیش بێگومان خەمسار دەبێت و ئەڵێ تاوا من پێویستم بە پزیشکی دان نییە و ئەوە تا خۆبەخشەیەکیشم بووەکە. کەواتە توانی بڵێن دکتۆر ڕێنوار ئێستاکە لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان بەگشتی وابزانم ڕێژەیەکی زۆریش بە درایکراوی لە شاری سلێمانی هەیە کە سەر و 500 خوێندکاریان دەرچووی کۆلێژی پزیشکی ددان کە بەشێک لە نەخۆشخانە و بنکە تەندروستی و مەڵبەندە تەندروستیەکان پزیشکی ددانیان تێدا هەر بوونی نییە. بەڵێ بێگومان لە زۆربەی شوێنەکانە پزیشکی ددان نییە با بڵێ شوێنەکانی دەرەوەی شار و ئەوانەی ناو شاریش هەر پزیشکی ددان زۆر کەمە و سەر ڕای ئەوەشی کە ئەمە مشکلی ترمانێ سەر ڕایدانا مەزرانەکە خەسەخانەمان کەمە و بە هەمان شێوە ناوەندیدان چۆن سنتەری دڵ و پێست و نازانم سوتاویسی دان تایبەت بەدان نییە بێگومان ئەو بنکە تەندروستیانەشی کە هەند لە هەر گەڕێکەکە بنکێکی تەندروستی تایە بەپێی پێویست مەوادی تیانە بە پێویست ئەجیزەی تیانە یعنی هەندێک شت هەیە لەوێ ناکرێت هەندێکی شیوەکو دەمار بڕین و با بڵێ ئیشێکی حەشوێکی جوانکاری بکرێ بۆی ئەمە بێ ئەنێرنەوە بۆ سنتەرە سەرەکیەکان وەکو شۆڕەژان پیرەمێرد ئەوانیش لێ لۆدێکی زۆریان لەسەر. کاک دکتۆر لە ئێستادا داواکاریەکانتان چین وە ئەم خۆپشاندانی کە دوێنێ ئەنجامتاندا لایەنە پەیوەندیدارەکان ئەندام پەرلەمانەکان ینی هیچ بەڵێنێک هیچ شتێکیە کە دابمەزرێن وعدێکتان پێدرابێت. ئێمە داواکاری ئەمە بێگومان هەر دامەزراندنە ئەگەر بکرێت دامەزانی دووەش بە بکرێت لە ئێستاە بۆی کە ئەو زەختە دروست نەبێت چکە ئەگەر دامەزاندن نەکرێت ساڵ بە ساڵ ئەم زەختە زیاترە بێ ئێمە لە یەکەم ساڵەوە ئەم هەوڵەمان ناوە بۆی کە ئەم زەختە نەبێتە ئەو ئۆکۆی ئێسەی لێبێت بڵێ 6 وەش بە دانەمەزراوە ئەمە لە یەکەمەش بۆ هەوڵمان ناوە ئێستا ژەمە داواکەین کە دووەش بە دامەزرێنرێ و ئەمەش بەردەوامی هەبێ ساڵانە بێگومان دووەش بە تر ساڵی داهاتوو بە هەمان شێوە دووەش بێتە دامەزرێنرێ و ئێمە ئەتوانین بڵێن لە ئێستەیە بەڵێ موچە هەیە بێ مشکلەیە داعش نەماوە بە حکمیەوەی کە ساڵانە با بڵێ خەڵکێکی زۆر خانەنشینە بێت جێگەیان بەتاڵە بێت ساڵی پار نزیکەی 5,000 شوێنی بەتاڵ هەبووە ئەتوانی ئێمە کە نسبەی ساڵی پاری ئێمە کە تقریبی گەشتۆتە 1000 خوێندکاری پزیشکانی دان کە دەرنەچوون و باڵی دەرچوون و دانەمەزراون ئەتوانرا بەوە جێگەی پڕکرێتەوە. جا ئێمە داواکاریمان ئەوە دامەزرانەکە بکرێت چونکە سوڕی خوێندنی ئێمە بەوە تەواو ئەکرێ و ئێمە بە فەرمی ئەتوانێت ببین بە پزیشک چونکە ئێستا ئێمە لە نێوان شتێکاماین هەم دەرچوین خوێندکار نین بەڵام هەم پزیشکی ژنین لە بەرەوەی کە ئێقامەوە تا دەڕوچمان نەکردووە یعنی ئێمە تعریفێکمان نییە لەم بینەیە. زۆر باشە لە شارەکانی هەرێمی کوردستان لە زانکۆ پزیشکەکانی هەرێمی کوردستان پێوان بێت لە دهۆکیش و لە هەولێریش و لە سۆران ئەگەر هەڵ نەبم یا کۆیە پزیشکی ددان هەیە کۆلێژی پزیشکی ددان یان ڕێژەیەکی زۆر ساڵانە دەرچوومان هەیە لە شارەکانی تر هەمان ینی وەکوی کە ئێوە وەبزان بەس نوێنەری شاری سلێمانی خوێندکارانی شاری سلێمانی لەگەڵ خوێندکارەکانی تر یان خۆی دەرچوانی تر لینکتان هەیە پەیوەندیتان هەیە بارۆدۆخ لەوێت چۆن دەگوزارێت دەرفەتی کار و ئیش و بەدەمەوە چون لەوێ بۆ ئەوان چۆنیە یاخود جیاوازی یان هەمووی وەکو یەکە. ڕاستیەکەی جیاوازێکی کەم لەوانەیە لە بینی سلێمانی هەولێرا هەبێ بە حکومێکە هەولێر گەورەترە لەوانەیە هەلێکی کار لەوێت تۆزە زیاتر بێت بە حکومەوەی کە پزیشکی دان ئێستا نەجاتێککە ئیشەکەی خوب کە ئاچێ بەردەستی پزیشکی دانەکە کە پێوترێ ئەسیستانت یانوەکو یاری دەدەرێک کارەکە هەتاوەکو بتوانێت پێشکەوێت و اینجا بتوانێت کارە پزیشکەکەی بکە ئەویش ساڵێک خۆبەخشیە کات و اینجا ئیجازە ئەیرێتێ بەڵام لە شارەکانی ترا لەوانەیە کەمتر بێت هەروکو سلێمانی وابن لە ئەخیرا ئێمە کۆنتاکتمان هەبوو لەگەڵیانە بێگومان و هەریەکە و نوێنەری خۆیان هەبووە بەڵام ئەوەی کە کێشە بووە ئەوەیە کە ئەمە زۆری خەیاندووە یعنی ئێمە ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵتر ئەوانیش هەمووی بێ ئومێد بوون یعنی کەس ئومێدی بەوە نەماوە بێت شتێ بکات بڵێ من ئەچمە ئێمە کە دوێنە چوونەتە بەردەم نووسنگی پەرلەمان لە سلێمانی بۆ ئەو بۆ دووبارە ئەم داوامان بەرزکەینەوە یعنی دەنگێکمان هەبێت لە ناو پەرلەمانە بەشکو بێتەوە کارێک بۆی کە دەنگمان ببیسرێت چونکە ئێمە ئەگەر ڕاستی بڵین لەوانەیە کەس ئاگادارێم کێشەی ئێمە نەبێت تەنانە وەزیری تەندروستیش. زۆر ڕۆژەکە دکتۆر هەماهەنگی و کۆدەنگی هەمووتان تا چەند کاریگەری هەیە ئێوە ناتوان لە ڕێگەی گروپێکەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بێ هەموو ئەو دەرچە دانەمەزران و کۆ بکرێتەوە مەمەسم لەو کۆلێژی پزیشکی ددانەکە بۆ لەو خۆپشاندانە یاخود ئەو گرتبوونەوەی کە لە بەردەم پەرلەمان ئەنجامتاندا پێکەوە
ئەوانەی هەولێر و ئەوانەی سۆران و دانەمەزراوەکانی شارەکانی دیکە لەگەڵەوە بەشدار بوون بووی کە دەنگێکی کاریگەرتان هەبووە لە ئێمە لە تۆڕە کۆمەڵاتەکانە هەمانە ینی دەنگێکمان هەیە و کۆمەڵێک لینکمان هەیە لەگەڵ هەموو بەشەکە شارەکانی ترە بەڵام لە کۆتایەک و باسم کرد ئەمە پێش زۆر کراوە یعنی ساڵی یەکەم ئەمە کراوە ساڵی دوم کراوە بە وەژبێکی زۆر بێگومان بێ ئەمەل بوون بە وەژبێکی زۆر ئێمە چوونەتە هەولێر چوونەتە بەرنەم پەرلەمان لە هەولێر جاری کەوی سومانە بڕۆینەوە ڕێگریان لێ کردوین یعنی کێڕێکی لێ کردن بێگومان لکە تۆچیتە هەولێرەوە لەوێ ئەزانم بۆ باوڵەگەر بوونەوەیەکە ڕۆی ڕێگری لێکەن و بازگەکانە بەڵێ لە بازەکانە ناڵم داخڵ زۆر باش ئەگەر بازنەکە تۆزە فراوانتر سیرکەین لە پاڵ پزیشکانی ددان پێم وا بێ پزیشکی سەیدەلانیشمان هەیە ئەویش هەمان گرفتیان هەیە و کۆلێژەکانی شیکاری بچینە سەر بابەتی زانستە مرۆڤایەتیەکان بەشێکی تر جگە ڕێژەیەکەم لە وەزارەتی پەروەردەکە یعنی بە شێوەیەکی گشتی ڕێژەیەکی زۆر خوێندکار لە زانکۆ و پەیمانگاکان دەرچوو هەتا لە ئاستی یەکەم و دووەم و سێمەکانیش دانامەزرن یعنی کاتیەوە نیە ئیتر خوێندکارانی دانەمەزرا و بە یەک گڕوتین بە یەک وەجبە بێ جیاوازی کۆلێژ و بیرکردنەوە شار و ڕنگ و دەنگ هەمووی ئیتر ڕیانی خەیەم حکومەتە بگرێ یان زانکۆکان داخایان ڕێژەی وەرگتن بەرز کەم کاتۆ بۆی هیچ ناخوێندکارێک مەشغوڵ نەبێ بە خوێندنەوە کە ئەوە دەرفەتیشی تۆ بۆ بڕەخسێنی بیخوێنی بەڵام لەلاشەوە دەرفەتی کار لە هیچ بوارێکانە بێت ئەوەی چەکە لە کێشە سەرێکەکان ئێمە دوێنێش پێشنیازی ئەومان کردووە کاتێک کە خوێندکار وەرە گیرێ فلتەرێک هەبێ بووی چونکە لە ساڵانە لە کۆلێژی پزیشکیدان ئەگە حسابکەین 5 ساڵ بۆ 6 ساڵ پێش ئێستا 80 لە بۆرگیرەوە پێشتر 60 لە بۆرگیرەوە پێشتر 50 بووە بەڵام ئەمە هەموو ساڵێک ئەم ژمارەی زیای کردووە بۆ بە لە وەژبەی ئێمە نزیکەی 80 بۆ 90 خوێندکار بووە ئێستا نزیکەی 120 بۆ 130 هەموو ساڵێک زیاکە هۆکاری زیاکردنەکەش چییە لە ئەوەڵەوە کاتێککە خوێندکارێک پۆلی 6 تەواوەکە ئەم هەموو خوێندکارە دەرەجێکی بەرزەهێنە ینی ئەوانەی کە کۆلێژی پزیشکیدانیان هەنابێت لە 98 بۆ 99 بووە ساڵێک لە 99 وەستاوەتەوە کە ئەوی کە 98 هەبوو بێ نەیتوانێت بچێتە کۆلێژی پزیشکیدان لە بەرامبەرە 130 تەلەبە ژوەی ژیراوە لە کۆلێژەکە ئەمە منم ژمارەیە دقیق نییە بەڵام نزیکراوەیە بەڵێ لە مشکلەکە لەوایە کە تۆ لە ئەوڵەوە تۆ خوێندکارێکت هەیە کۆمەڵە خوێندکاری زۆرن کە دەرەجەکی زۆر بەرزیان هێنا و ناچاری ژەبێ وەریان بگری چۆ دەرەجەکانیان بەرزە ئەویش کاڵین بەرز لە 99 واتەم کێشەیە گەڕێت و بۆ سەرەتا کاتێک کە تۆ هەموو هەلی کارێکت بەستۆتەوە بە شەهادەیەکەوە و ئەو شەهادەیەش پێویستەکە بە دەرەجە بیهێنێ و ئێستا پۆلی 6 بۆ نمونە وەکو جاران نەماوەتەوە زۆر ئاسانە جاران خوێندکارێک هەشتای ئەهێنا باسی کۆنەکەین ئەچوێت تۆ بەڵام ئێستا بێن 100 بێنێ یان 99 لە سەروترەوە بێن اینجا چێتە تۆ یان بە هەمان شێوە بۆ ڕێژەکانی پێشوو سەبارەت بە دەرمانسازیش ئەوانیش بێگومان هە گرفتیان هەبووە بەڵام وەکو سندیکای دەرمانسازان ڕێگە چارێکیان بۆ دۆزیوەتەوە کە بتوانن هەلی کارێکیان بۆ بڕەخسێ ئێوە چی هەلی کارتان بۆ ناڕەخسێ لە نەخۆشخانە تایبەتەکاندا هەموو هەلی کاری ئێمە پێویستەکە ئەو سووری تاوبوونمان هەبێ ئەو ئیقامەتە دەڕوج ئەویش پێویستەکە ئەوگەر بە خۆبەخشیش بیکەن نەتوانەوە بەدەست بێنن بەڵە خۆبەخشی ئەگەر ساڵێک کردبێتت و ئەڵێ نەبێ بەردەوامیشت هەبێ دوای ساڵەکە اینجا ئێمە ئەتوانین باڵێ ئەو ڕێگە پێدانت بێنین دوای چەندێک لە خزمەت دەتوانن کلینیەکی پزیشکی دابرێن خۆتان بێگومان لە دوای ئەو ساڵە خۆبەخشیە کە هەروکو خزمەت حساب بێت لەویا ئەڵەن وەکو خزمەت حساب نابێت بەڵام یعنی شتێک لینکێک نییە لە نێوان لە حکومەت نە لە سندیکا ئەم هەوڵەیە ڕێگە چارەیەک بدۆزێتەوە لەو لا ڕێگە چارەیشتر نییە ینی شتەکان هەمووی تێکە بوون بە سەریەکە شتێکی کۆکرا و پلاندانراومان نییە لێرە بەڕاستی کەواتە باس لە پزیشکی ددانەکرێ ینی ئێستاکە سەیری زۆربەی ددانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە هەمووی وەزی باشێ نازان حکومت بۆ خەمێک لەم ددانی خەڵک ناخوا بەڕاستی ضرورە لە پاڵ گرفتی دانەمەزراندنی کادێران یاخود پزیشکانی ددان کۆمەڵی گرفتی تریش ئەگەر لێرەوە بە دەرفەت بزانین بەگشتی باست لە کەمی نەخۆشخانەکان کرد کەمی ئەجیزە کرد کەمی مەوادی ڕەنگە کوالێتی بەرز بێگومان لە یعنی یەکێک لە کێشەکان ئەوەیە کەمی مەوادە و کەمی کوالەتی کاتێک کە تۆ چیتە خەسەخانەیەکی حکومی تۆ پێویستەکە ئیشەکرد بۆ بکرێت بە کوالەتێکی باش زۆر جار مەوادەکە بوونی نییە ناچارە بی نەخۆشەکە بێن تۆ جلسەیەکی بۆنیێت ینی بۆ ئەم مشتە باشەتە کوردستانی ئەمان بۆ ئەمیان ئێمال کرد موچەیان بۆ دابین نەکردووە یا ئەوەی کە دابین کردووە ئیترە ماچێتەوە سەر کێشە گەورەکانی تر کە لە هەموو سەکتەری ترا دروزە بێتەوە و لە ئەخیرا کوالەتیەکەش
و ئەمە ڕێگەیەکە بۆ بە تایبەتکردنی کەرتی تەندروستی کە نزیکەی ئەم چەند ساڵی ئەخیر ڕوویاوە هەوڵ ئەیان هەموو کەرتی گشتی کەپ بکەنەوە و هەموو کەسێک هەوڵ با بچێتە ناو کەرتی تایبەتیەوە. لە ئێستادا لە نەخۆشخانە گشتەکاندا نەقز هەیە کە ینی بۆ منە پێویست بەوە بکە کە چەند دکتۆرێک بۆ منە نەخۆشخانەیە کرابن یاخود هاوڵاتیان ناڕەزا بن لەوەی کە لە نەخۆشخانەکاندا بە تایبەت نەخۆشخانەی ددان خزمەت ناکرن لەبەر نەبوونی کەمی پزیشک. بێگومان ئەوە مشکلێکی زۆر گەورەیە و لە کۆتاییە کەوت باسمان کرد ئەم کێشەیە چەند ساڵە بەردەوامە شیتا خەسەخانێکی حکومی ئازارێکی دانە دێ یان پێویستەکە دانەکەت پڕ بکەیتەوە و پڕکردنەوەی دانیش چییە تۆ دانەکەت کلۆر بووە و کلۆربوونی شەمە زیعەکە بەردەوام ئەگەر پڕینەکەیتەوە و چارەسەرینەکەی تۆ چیتە ئەوێ ئەڵە ئازارم هەیە ئەڵێ 3 مانگیکە 6 مانگی ئەوانیش چاریان نیە بە حکومیەوەی کە هەموو ڕۆژێک نەخۆش وەرەگیرێ و ئەو 6 مانگی کەیتەوە دانەکەت پێوی نەماوە پێویستەکە بیکێشی. کاک ڕێنوەر دکتۆرەوە دەمەوێت شتێکی تر بپرسم باس لە دانساز دەکرێت یعنی سە پرسیارێکی جەوهەری ئەمەیە ڕەنگە کەرتی حکومی تۆزێک قرس بوو بێت پزیشکەکان بتوان لەوێ ئیشکەن وەکەی دەرفەتێکی تر هەیە کەرتی ئەهلیە گریمان ساڵەکەش خوێندکارێکی یان دەرچوێکی پزیشکی ددان توانی خۆبەخشانە ئەوەش بکات دەفعل بەڵام دانسازەکان چیانی من نازانم دانساز ئەوانیش بڕوانامەیان هەیە چکە بەشێک لەو دانسازانە لە هەنێ شوێنەکانی بینین یاداین گلەیمان لێ نەکەن مەوەسمانەوە نییە لیان تێک بێن وەڵام ینی ئەکادیمین یان ئەزمونین ئەمانە چۆن سەرپەرشتیەکرێن چۆن فیلتەری ئەو شوێنانەکەن چکە بینین بەشێکی زۆر نیوەی کوردانیان دەرهێنا و تاقمی بۆەکەن بیڕەنگە پێویست بەوە نەبێ ئەم گرفتە ینی دەرفەتی کاری ئەکادیمی و مادی ئەوەش دروست نەکردوەکەم بێگومان لەبەرەوەی کە خاوڵاتی ئاگاداری ئەوە نییە کە فەرقی دکتۆرێکی دان و دانسازێک چییە وا ئەزانێت کە دکتۆرێکی دان کە لە عیادەیە کە ئەم تەنها نرخەکەی زیاترە بەرامبەر بە دانسازێک ئەویش هەروە ئەزانێت دکتۆرە و بەڵام نرخەکەی کەمترە. مشکلەکە لێرایە دانساز ئەوان ماحەت ئەخوێنن و حەدی ئیشکردنیان سنوورێکی بۆ دیاری کراوە ئەویش کۆمەڵێک شتە نەک کارەکانی کە دکتۆرێکی دانێکە واتە ئیشێکی پزیشکی دان کە ئەکرێت بەسەر دوو کەسەدا بەشەکەی هەم دکتۆرێکی دانە هەم دانسازێکیشە بۆ نمونە دکتۆرێک تاقمێک دروستەکە بەڵام بەشێکی تاقمەکە کە ئیباتەوە بۆ تاقیگە ئەو دانسازەکەی با بڵین لە تاقیگەیە و ئەو مەحەدیت خوێندووە و بەڵام کۆمەڵێک ئیشی تری هەیە ئەتوانێت تاقمەکە لە تاقیگەیە دروستکە بینێرێتەوە بۆ پزیشکەکە یان دانێک کیفێکە دروستێکی هۆڵت سمایڵەکە دروستێکی ئەمانە دانسازێک بۆت لە تاقیگەی خۆیان بۆ دروستەکە بۆت ئەنێرێتەوە تۆ ئیشەکەی خۆتی پێەکەی بەڵام لێرەیە ئەمە گرفتمان لەوەیان نییە لەوەیە هەیە کە ئەمان یەن ئیشی دکتۆری دانەکەش ئەکەن ینی پڕکردنەوە ئەکەن و کێشانەکەن زۆرجار کیفدا ئەنێن خۆیان تاقم دروستەکەن کە بە شێوەزێکی نازانستی بە حکمی ئەوەی کە ئەوان نایخوێننانی هیچ لە خوێندنی ئەکادمیانان نییە بۆیە جان بیرم بوو بە جانتای کۆچ ماڵێک و چارەسەری نەخۆشەکەیانەکەنەوە ماوە هەر شێوازە نا ئێستا تەسەوڕەکەم کەمی کردی بێتەوە بەڵ کاتە باشتێکی تریش باس بکەین هەرچەند پەیوەندی بە بابەتەکەەوە نیە کورە هەر باسیەکەین قینە بۆچی پزیشکی دانەوەندە گرانجانن ینی جایواڵێ بەس دانێکی بچکۆلانە مەسەلەن هەرچەند دانە بچکۆلانی مەسەڵەن 400 دلار 500 دلار ئەمە گرفتەکە لە ئیشەکەی وەیە یاخود لەو مەوادێک لە مەوادەکەی بێگومان کە ئەڵێ ئەو نرخێکە باست کرد ینی فەرقەکە تۆ پڕکردنەوەیەک نرخێکی کەمی هەیە بەرامبەر بۆی کە دەمار بڕینێک نرخێکی هەیە من پێم خۆشە شتێک بڵم و دایمە بۆ هەموو کەسەکانی خۆمەوە باسەکەم کاتێککە دانێک کلۆر ئەبێت تۆگە زووتر فریای بکەوی بەس بە پڕکردنەوەیکی بەسیت نەجاتە ببێ نرخەکەی لەوانەیە لە باڵێ لە سنووری سلێمانەیە لە دەوری 50,000 تر جار هەنێ شوێن هەیە 16,000 هەنێ شوێنیژە 40,000 ئەنی ئەڤرێج وەربگری 50,000 بەڵام تو ئەگەر ئەم دانە فریای نەکەوی وازی لێبێنی ئەگاتە دەمار بڕین بۆچی چکە کلۆرێکا چە لەسەر دەمارەکەش ئیلتیا بکات و پێیسەکە دەمارەکە دەربێنی و پڕیکەیتەوە ئەمەیان نرخەکە بێ بە سێ ئەوەندە لە هەندێک شوێن 150 بۆ 200,000 یعنی کێشەکە لە ئەوەیە تۆ بە جەلسەیەک نەجاتە دەبێت جاری واشە بە سێ جەلسە نەجاتە دەبێت بەڵێ دوای ئەوە ئەگەر تۆ هەر فریای نەکەی ئەم دانە بمرێت و وێران ببێت و هیچی پێوە نەمێنێ بیکێشی و زەرعی بکەیتەوە زەرعەکە لە بینەکەیە لە هەندێک شوێن 400 دلار هەنێ شوێن 500 هەنێ شوێن 600 دلار واتە تۆ لە ئەوڵەوە 50,000 توانی نەجاتت بێت و نەگەیتە 500 دلار زۆر باشەکە دکتۆر بابەتێکی دیکە هەیە کە کاریگەری کردو سەر ئێوە و دەرچۆدانە مەزراوەکانەوەیش ئەو خوێندکارانەیە کە لە زانکۆ ئەهلەکاندا دەخوێنن لە کۆلێژی پزیشکی ددانەمە تا چەند کاریگەری هەبوو لەسەر زۆربوونی ڕێژەی دانە مەزراندن
ئەوە کێشەیەکی ترەکە لە پاڵ ئەو وەرگرتنی خوێندکارێکی زۆر بە کۆلێژی پزیشکی کۆلێژی ئەهلی ژەکرێتەوە لە هەولێر کۆلێژە کرایەوە لە سلێمانی کۆلێژێکی تر کرایە بۆ پزیشکی ددان کە ئەمانە کێشێکی زۆر گەورن بە حکومیەوەی کە تۆ لە ناو شارەکە ئێمە شارێکی بچووکین پێویستمان ئەو پزیشکی کە هەیە دانەمەزراوە و بەردەوامیش پزیشکی ددان ئەچێتە کۆلێژەکە و تەخەڕوجەکە تۆ پێویست بە کۆلێژێکی تر نییە بەڵام ئەم کۆلێژە زۆر ئەبێت و ینی کاڵەکەیەک لەسەر حکوومەت دروستە بێ کە دوایی خۆشی نازانێت چۆن چارەسەری بکە و لە هەولێری ئێستاش و کۆلێژێکی تازەوا دروستەکرێت بۆ پزیشکیدان کە ینی بەڕاستی پێم ناخۆشە دکتۆرەکانی خۆمان ئەنێرنەوە بۆ ئەوەی کە بچن با بڵێ کەشفی شوێنەکە بکەن بزانێت کاریگەری خراپی دەرونیشی دەبێت لەسەر ئەوانەی کە لە حکومیە دەخوێن بەڵێ بێگومان لەبەرەوەی کە بنەمرەیەکی کەمدا هیچ فلتەرێک نییە لەو سێکتەرانەیە بە حکومیەوەی ئێمە کە چینە کۆلێژێکی حکومی پێویستەکە 9 بین بەڵام جاریە بە واستەیەک چکە تۆ پارە ئەی لە کۆلێژە هەلیەکەیە بە 70 لەوانەیە وەربژیرێ کە ئەمە باڵین بە شەفافی ئەڵەن وان نییە بەڵام لە ژێرەوە هەر شتێکی وا هەر هەبوو وەرژێراوەجای تێداڵاستە زۆر باشە کەواتە هەر لە پاڵ گرفتی دەرچوانی دانەمەزراوە بێگومان سەرەکیترین گرفتەوەی لایەن حکومیەکەیە کە بتوانێت هاوکارتان کا سووری خوێندنەکە هاوکار بێت لە پاڵێکشا دەرفەتی کار بێگومانە گەر ساڵانە دەرفەتی کار هەبێ بۆ ئێوە باشترە ینی حکوومەت لێرەوە ینی پەیامێکتان شاید الله بەخت گوێمان لێ بگرن ینی ئیتر زۆر گرنگە چکە هەتا گرنگیشە وشیاری هاوڵاتیان لە بەرامبەر خزمەتکردنی دانەکانیان ناکە ئەمە زۆر گرنگە ڕەنگە خەڵکێکی زۆر دانی ئیهمال کردووە لە کۆتایی ئیتر یەکە کەس دانی پاک نەکات و نەکە پزیشکانی دانیش بێژ دەبن پێم خۆشە پەیامێکی زۆر تێر و تەسەل بەڕاستی لەو داواکاریانی هەتانە لەو گرفتانی هەتانە ینی دیسانەوە باسمان کرد بەڵام بیڵێنەوە بۆەوەی لایەنە پەیوەندیدارەکان بەش نەخوان گوێمان لێ بگرن بەدەم داواکاری و گرنگی بەدەمەوە هاتنی داواکاریەکانی ئێوە جواب بدەنەوە. دەست خۆش بێت ئێمە داواکاریمانەوەیە کە دوو وەجبە لە خوێندکارانی کۆلێژی پزیشکیدان دامەزرێن چکە لە ئێستەیە شوێن هەیە و پارەژ هەیە و شوێنی بەتاڵ زۆرە و خەسەخانەکان باشتر بکرێن کواڵەتی خەسەخانەکان مەوادیان بۆ بچێت چوە هاوڵاتێکی زۆر پێویستی بە چارەسەری پزیشکیدانە و ڕۆشنبیری و هۆشیاری دەمودان زیاد بکرێت لە ڕێی تەلەڤیزیۆنەکانەوە بێ سۆشیال میدیاوە بێ هەر حکوومەت خۆی کۆمەڵی دەستگای هەیە لێەوە بتوانێت ئاسی ڕۆشنبیری بەرزکاتەوە ئەم سوڕی دامەزانش بەردەوامی هەبێت ینی ئەم ساڵ دووەش بەدامەجێ ساڵێککە دووەش بەدامەجێ بووی کە ئەم وەجبانە کاڵەکە نەبن و لە ئەخیرا بێ چارەسەر نەمێننەوە و سنوورێکدا بنرێت بۆ کۆلێژی ئەهلیەکان چکە بەڕاستی بەس با بڵێ هاوڵاتیەک دروستەکات ئەیکا بە پزیشکێک و بەڵام لە ئەخیرە کەپتێکاتەوە هەلی کاری بۆ دابین ناکە یان ڕێگە چارە ئەوەیە تو ئەگەر لە کۆلێژێکی ئەهلیە پێگەیت و تەخەڕوجەکەی بە بیخاتە شوێنی ئەهلیە و ئەوەی حکوومیەکەش بخاتەوە شوێنی حکومی ئەو کاتە لۆدەکەش لەسەر خۆی کەمە بێتەوە و دەستان خۆش بێت. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبوار ئاوات ڕێنوار وێنەری دەرچووە دانەمەزراوەکانی بەشی پزیشکیدان زۆر بەخێر سپاس بۆ دەرفەتە بە هیوایەوەی لایەنە پەیوەندیدارەکانیش وەڵام بدەنەوە بەڕاستی کێشەگرفتی زۆربەی خوێندکاران و دەرچوان و قوتابیان چارەسەر بکرێت. وڵایزان لە درێژەی بەرنامەکە لەگەڵتان بەردەوام بین و دەچینە لای ڤیتێک کە ئەویش دابەشکردنی کۆمەڵێک هاوکاری سۆمای چاوانە لە پارێزگای هەڵەبجەکە وەک هەمیشە وەک لە ڕابردووش دامانە ئەم ڕێکخراوە سۆمای چاوان چەندین هاوکاری پێشکەش بە هاوڵاتیان کردووە ئێستاش لە پارێزگای هەڵەبجە دابشکاری بەسەر چەند کەسێکدا کردو پێکە بینەری دەبین.
ڕێکخراوی سۆمای چاوانی هەڵەبجەی شەهیدی ئەمڕۆ هەستاین بە دابەشکردنی هاوکاری بەسەر مناڵە نازدارەکانیان هەیە. خی گەورە پاداشتی خێرخوازان باتۆ کە هاوکاری مانگی 5 و 6 و 7یان بۆ نردین بۆ مانگی بۆ جژنی قوربان تەوزیع بکەین و لە هەندێک گۆشت بۆ ماڵەکان لەگەڵ خواردن بۆ 7 ماڵ ئێمە هاوکاری ئەمڕۆ تەوزیعمان کردووە و کردومان بە چەند بەشێک بۆ جبەی دووەم و سێمانەکەوێتە بەری جەژنەوە ئینشاءڵڵا. داوامان لە خێرخوازان وایە دەستی هاوکاریمان بۆ ڕابکێشن کە ئەوان وەکو حیوان ئەیکەن بەخێر هەر شتێکەکەن بەخێر بیگەێنە دەستی ئێمە بەدەستی ئامانەتەوە ئیگەێنە ماڵە خانەوادە منداڵە نازارەکانیان هەیە و بێسەرپەرشتن و ئەیتامیان هەیە و کەم دەرامەتن و نەبوونن ئێمە هاوکاریەکانیان بەدەست دەگەێنین. هەر کەسێکیش خۆی پێی خۆشە بێت ئێمە ماڵەکانیان نیشانەهێن ئەبینە خزمەتکاریان و بۆی ئەوان خێرەکەی خۆیان بگەێنن ئینشاءڵڵا و خێری نەبراوە بەری ئەوان بکەی و بەری ئێمەش بکەوێ. کو مناڵ زۆرمان لایە 500-600 مناڵمان لایە بەس و ئێمە حسابی مناڵ ناکەین ئێمە بە ماڵەکان ئەیکەین بۆ ئەوی فریا بکەوین. ئێستا حالێن ئەمڕۆ 7 ماڵمان کردووە تقریباً 250 ماڵمان ناونووس کردووە بۆ جەژن هەر خێرێک لە حیوان بێ وڵاخ بێ گۆشت بێ گەشت بەدەستی ئێمە بیگەێنە ماڵە خانەوادە ئەیتامەکان و بۆ ئەوەی خۆشی و شادی بخەینە نێوان خۆیان و خانەوادەکانیان. ئێمە بۆیە ئەم تەسویرەش ئەەکەین بۆ ئەوەی ببێتە چاولێکەریەک بۆ کەسە چاکەکان خێرەکانیان بەدەستمان بگەێنن نەک ئەوەی مناڵەکانیان خانەوادەکانیان پیشان بێن و منەت بکەین بەسەریانە. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان لە درێژەی پرۆگرام لەگەڵتان بەردەوام بین دەچینە لای تۆڕی پەیامێرانمان سەرتاش دەچینە لای هاوکارمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانی لەگەڵمانە. ڕامیار سڵاوت لێبێ و پێم وابێت لە چالاکیەکی دەگەر بۆمان باس بکەیت لەوێ چی دەگوزارێ زانیاریەکانی ڕۆژ لای ئێوە چین؟ سڵای خواتان لەبێ ئەم کاتتان باش. ئێمە ئێستا لە بەردەم ئەنجومەنی پارێزگای سلێمانین. دیارە بەشێک لە خاوەن پێداویستی تایبەتەکان ئێستا هاتوونەتە بەردەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لێرە خێمەیان هەڵداوە. ئێستا لێرە ینی چالاکیەکیان هەیە سفرەیان ڕاخستووە سفرەی خاڵی کە وەکو خۆیان دەڵێن دەلالەت دەکات لە سفرەی ماڵی خاوەن پێداویستی تایبەت کە هەمیشە سفرەی ماڵەکانیان چۆڵە و گیرفانیان بەتاڵە. دیارە ئەوان هاتوون داوای موچە ئەکەن دەڵێن ئەو موچەی کە پێیان دەدرێ وەکو پێویست نییە بەردەوام خاوەن پێداویستی تایبەتەکان لە ژیانێکی سەخت و ناهەمواردا ژیان دەگوزارێنن چونکە وەکو پێشتریش باسییان کرد ئەوان 100,000 دینار وەرەگرن مانگانەکە بەشی پێداویستیدا و دەرمان و ینی سادەترین پێداویستی ژیانیشان ناکات. من دەچم دەدوانی بەشێک لە خاوەن پێداویستی تایبەتەکان بکەم بزانین قسەیان چیە لەسەر گرونەکان. لایەکیان سڵاوی خواتان لێبێت. ئەگەر پێم بڵێن ینی داواکاریتان چییە ژیانی خاوەن پێداویستی تایبەتن چۆنە چۆن ژیان دەگوزارێنن بۆ پارەی کە وەرەگرن مانگانە؟ ناتوانم قسەکەم. دایەکیان ژیانی باشە ئەگەر جەنابە قسەمان بۆ بکەی ژیانی خاوەن پێداویستی تایبەت چۆنە؟ ژیانی وەڵی تا بتوانی لاکین یعنی خاوەن پێداویستی تایبەت لە عێراق دەرچێت لە هەموو شوێنێ مافی خۆی پێدراوە هەموو شتێکی فریە هاوکارەبای خەوی خۆراکی عادێ خەسخانەی 150,000 ئەو ئەیە بەشی عادێ ناکە دووهەمیش کەوتۆتە سەر بڕینی کەسی لە پژ نییە بێ کەسا کەوتۆتە سەر بڕینی دووسێ مانگجارە 30,000 کەسە بڕێ 2014 کەوتێتیەوەی کە لە لیژنە دەرنەچە بڕاوە من 2007 بڕاوە یایەتی بەچێیاتی بۆ کەسێکە دەنگی بۆیە ئەو سفرە تعبیر لە هەموو شتێکەکات معنای چی ئەوە محافظ هەموو شتێکی بەدەستە کەوت کێ بۆ ئێمە هاتوونە تێرەکە ئەو قسەمان بۆ بکە بۆیە هاتوونە تێرەکەەوە پاڵپشتمان بێ لە شوێنان ئەگەریشێک دەنگی بۆ بەی پشتە تێکا کە دەنگە بۆیە دوای ڕووتێکا و جۆ لێگرێ ئەمانەی ئێمە پێشەوەی دەنگیان بۆ بەی قسەی خۆشە لەگەڵەکەن دوای پشتە تێەکەن یعنی چی بەم بەرە جەژنانە خەڵک ئاوا داماوەکەن بەم هەتاوە بەم گەرمایە خەڵک چی بەماناڵێ وڵاتان چیان پێڵێ هەموو شتێکیان پێڵێن بەس ئەبێ خۆیان تۆزە بەخوا نەبچنەوە
دەست خۆش داجانەکە جەنابە پێم بڵێ ئێوە خاون پێداویست تایبەتان هەیە لە ماڵەوە یا چی نەوەڵڵا هیچمان نییە ئەو چارپرسی هینەیە کە بماندنە کە مندامەوەش ژیانەکەمان ئەوەیە چەندێ وەرەگرن ماگانە 150 بە 40 جارێ بە 2 مانگ جارێ ئەمان دەنێ بەشی چییەکە ئەو 150 هیچ ناکە من مانگی 20 ڕۆژدارێ 75,000 بەس دەم بە عیلاج بووی سەرحی لەگەڵایە هەشت هەتی ومەیە کرێکی ماڵان داوای مافی خۆمانەکەین باشە ئەی ژیانی تر چۆنە گوزارێنن مەسەڵەن تۆ ئەڵەی بەشی هیچ ناکە ئەی گوزارانتان لەسەر چییە چۆن والله ئەوەی نەمان دەنێ یارمەتیمان نەدەنێ هیچ ژیان نییە تیای ژیان چی بێت چیان پێڵێ والله گەندەڵی چارەسەرمان بکەن چیان پێ بڵێن ئەی دایجان تۆ چیڵی لەسەر ژیانی خاون پێداویستی تایبەت ژیانی وڵی خاون پێداویستی تایبەت هیچ شتێکیان بۆ نەکراوە هەتا ئێستا هیچ شتێکیان وەکو بەبێ پێویست بۆیان نەکراوە ئەگەر بێت و ئەم ڕێکخراوە نەبێ مێکێتی کەمەنداوانی کوردستان کاکسامانان زۆر مەمنونیانە بن ئەگەر ئەوانەوە بانگەوازمان بۆ نەکەن و هاوکاریمان بۆ نەکەن ژیانی کەم ئەندام تەواو یعنی لە خراپیایە با خۆیان بێن مناڵێکی خۆیان یەکێک لە خۆیان بۆ سەر ئێشەی ئەگەنە نەمسا ئەگەنە ئەڵمانیا بێن سەیری معاناتی کە مندامەکانی ئێمەکەن کە 20 ساڵی وایە بە قەسەب ئاوکرێ بەدەنیا ئەمە ئەو 20 ساڵە داوی پێ هەڵەگیرە 20 ساڵە لە هەموو خۆشیەکی ژیان نەک خۆی خانەوادەکەشی بێ بەشە لە هەموو خۆشیەکی ژیان وایە با خۆیان یەک ڕۆژنا یەک سەعات بێنە جێگای ئێمە دانیشتن بزان معاناتی کە مندامان چییە و چی نییە من 150,000 چی لێ بکەم بیەم بە کرێخان و بیەم بە ئاو بیەم بە کارەبا بیەم بە خواردنی جەژن ئەخرەمە هەمووی هەیە ها دەی بەس باشە من 150,000 ئێمە دەستی تۆ بزانە خۆیان 150,000 لە نیوەڕۆیەکە لە مەطعەمێکە دانێن بۆ مناڵێکیان من 150,000 چی لێ بکەم بەس پێم بڵێ چی لێ بکەم کرێخانووی لێ بم ئاوی لێ بم کارەبای لێ بم مۆلیدەی لێ بم دایبی لێ بکڕم بۆ مناڵەکەم خزمەتی ماڵ و مناڵەکەی ترمی پێ بکەم بەس پێم بڵێ چی لێ بکەم هیچ پێویستی یعنی هیچیان نەکردەوە بۆ کەمەندە ئەگە کاکسامان و کاکسەنگەر و ئەو تیمە نەبێ کە بەس ئەوە ماوە لەبەر دەمی مزگەوتی گەورە دەست ڕێداخان سوالمان بۆ بکە سواڵی هەموو دنیایان بۆ کردوون بۆ ئێمە زۆر مەمنونیانە بین ئەگەر ئەوان نەبێ ئێمە هیچمان بۆ ناکەین دایجان ئەو 150,000 کە وەریەگرن بەشی چیتانە وەڵا بەشی هیچ ناکات ئەگەر خەڵق لە ڕای خۆشمان ناتە هیچ نییە ناوەڵا خەڵک هاوکاریتانەکە وەڵا خەڵق هاوکاریمانەکە خەڵق قوتیانەیاتێ خەڵق شتیان بۆیە نییە داماوێتر لە ژێر زەمینێکایە هەچی خەڵق نەیاتێ بێوەژن و کەس هەر بەس خۆی هەیە ئەم کاکسامانەوانە تەگەر هاوکارێکی خەڵقی خوێر خوازێک هەبێ دایبی بۆێنن و خواردنی بۆێن و ئەوش نەزانێت لەوەدەیەکی ژێر زەمینایە جەنابەت چیاڵی خاون پێداویست تایبەتان هەیە بەڵێ من خاون پێداویستێکی تایبەتم هەیە لە ماڵەوە ژیانتان چۆن نەگوزارێت ژیان تا ڕادەیەک باشە بەڵام خاوەن پێداویستێکی تایبەت بە 150,000 لەکوێ ئەژی ئەگەر من عیادێکی تەواوی پێ بکەم بەس عیلاجەکانی بای 150,000 بەس دایبەکەی بای خۆشخانەکان هاوکاریتان ناکەن لە کەمکردنەوەی بە هیچ جۆرێک هاوکاریمان ناکەن بە هیچ جۆرێک وەڵا بەڕاستی ژیانی کەمەندام ئەمڕۆ زۆر لە مەترسیە زۆر قورسە 150,000 بەشی ئەوەی کەشە لە دەماخێکی هەبێ بەس ماین 150,000 دایبی بۆ کڕێ دەست خۆش بێ دەمێ ئاماژە بەوەش بکەم ینی ئێستا ئەوان لێرە گربوونەتەوە دەڵێن خێمەشیان هەڵداوە لە هەمان کاتدا دەڵێن تا ئەو کاتی داواکاریەکان جێبەجێ نەکرێت لێرە ناڕۆنوە لێرە شەقامی بەردەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی و جادەی سەرەکی ینی شەقامی سالم شارڕی سالمیان داخستوە بە تاوەتی هاتوشیان ڕاگرتەوە دەڵێن پێویستە داواکاریەکانیان جێبە دەکەن ئەو وێنانی کە دەیبینن وێنەی خاون پێداویست تایبەتەکانن کە هاتوونەتە بەردەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی و داوای باشکردنی موچە داوای باشکردنی گوزەرانیان دەکەن لە هەمان کاتدا داواکەن کە حکوومەت ئاوریان لێ بداتەوە بە تایبەتی کە ئێستا نزیک دەبنەوە لە جەشن پێداویستی جەژنیان نیوەکو پێویست داواکەن کە هاوکاریان بکەن و ئەو پێداویستانەی کە هیانە بۆ جەژن بۆیان دابین بکەن بەڵام زۆر سپاس بۆ پامێرمان ڕامیان رووسمان لە سلێمانی و لەگەڵمانە وەڵازان دەچینە ناوچەی گرمیان و پامێرمان هاوار وەردەگرین هاوار سڵی خوا لەبێت دوایین زانیاری و چالاکیەکان چین لە ناوچەی گرمیان زۆر باشە دیارە هاوار بە باشی گوێ لە دەنگی ئێمە نییە کە
پێم وا بێت زانیاری هەیە لەوەی کە چەند ڕۆژێکە غاز لە ناوچەی گەرمیان ڕووی لە گرانبوون کردو کە بزانین وەکارەکەی بۆچی دەگەڕێتەوە وایە هەلایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت لەو ناوچەیەدا تا چەند هاوکارن لەوەی کە نرخێکی جێگیر بۆ غاز دابرن بەدەل لە غاز و بابەتەکانی دیکە ماوەی چەند مانگێکە بەشێکی زۆر لە شتومەک و ئەو بابەتانی کە ڕۆژانە وڵاتیان بەکاری دێنن نرخەکانیان زۆر لە نرخی خۆی ڕووی لە زیادبوون کردومەش بارگرانی بۆ سەر هاوڵاتیان دروست کردووە. بەڵێ دیارە پەیوەندیمان لەگەڵ هاوکارمان هاوار بەردەوام نەبوو پێشەوەی بەڕاستی کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ بێنین ئەمجارە من داواکاریەکمێ بەڵام نە لە حکوومەتی هەرێم و نە لەلایەنە پەیوەندیدارەکانە داواکاریم لەو خاوەنکارانەیەکەوە کۆمەڵێک کرێکاریان لە بەردەستە بە دیاریکراوی شەوانەی کەوا بیناسازی دروستەکەن لە بلۆک و چیمەنتۆ و ئەوانەی لە بغەکەن لە دەرەوە کە ڕێژەی گەرما لە دەرەوە زۆرە هیوادارین بە چاوێکی میهرەبانانە و کەمێک لە کاتژمێرەکانی کارکردن بۆ کرێکارانیان کەمکەنەوە و هەروەها هاوکاریان بکەن چونکە ڕێژەی پلەکانی گەرما زۆر بەرزە ئەستەمە کرێکارێک بتوانێت بە پلەی گەرمای 45 لە 12 نیوەڕۆ و 1 و 2 بتوانێت ئیشکا هیوادارین خاوەنکارەکان بە چاوێکی میهرەبانانە لەگەڵ کرێکارەکان مامەڵە بکەن بە تایبەتی لەم کاتەیە کەوا پلەکانی گەرما زۆر بەرزن وەروە هاوکاران و خەڵکیش بتوانێت تۆزە ژینگە پارێزتر بێ چکە بەڕاستی دانیا دەبینی لەسەر جادەکان ژینگە پارێزەکان بەو گەرمایە تەنها ئەوان لە دەرەوەن وەروەها پاشماوەی با بڵێن خاشاکەکان کۆ دەکەنەوە مێدەگەرین هەموو لایەک هاوکار و هاوکار بین بۆ پاراستنی ژینگەی کوردستان. وڵازان بارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە سەرجەم بگۆ بابەتەکان ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.